ئەمڕۆ دکتۆر ئارام جەمال میرزامان لەگەڵایە کە پسپۆری نەخۆشیەکانی دڵ و خەستەڕێ باسی نیشانە ئاگادارکراوەکانی جەڵدەی دڵەکەین چکە بە هەفتەی ڕابردووە باسی نیشانەکانی باسی ئازارەکانی سەرسەنگمان کرد بە شێوەیەکی گشتی. دکتۆر بەخێر بیت و بەڕای تۆ ئەم بابەتە تا چەند گرنگە؟ زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئەم باسکردنی نیشانەکانی نەخۆشی دڵ بابەتێکی زۆر گرنگە، چونکە لە ڕاستیە یەکێک لەو حاڵەتانی کە ڕۆیە کە پێوترێن نەوبەی دڵ واتە بە عەرەبی پێوترێت جەڵدەی دڵ، تا ئێستا چارەسەرکردنەکەی کە بە شێوازی ئەوەیە کە بە شێوەیەکی بە پەلە کتوپڕ شەبەکە و باڵۆنی بۆ بکەی، تا ئێستا ئێمە مەڵێن منت بین مەسڵ، یعنی دقیقە خولێک یەسێکەکسانە بە ماسوولکە هەتا دقەیەک زیاتر بڕوە بەسەر چارەسەرکردنەکەیە چارەسەرکردنەکەی ئیسفادەکەی سوودەکەی کەمترە بێتەوە. کەواتە ڕێنمایی تەندروستی بۆم حاڵتە زۆر گرنگە بۆ ئەوەی خەڵک ئاگادار بێن، ئەو بینەران و خەڵک بە شێوەیەکی گشتی ئاگادار بێت کە ئازاری سنان هەبێت چ وەختێک ئەو ئازارە پەیوەندی بە دڵە هەبێت، چ وەختێک ئەبێ بە زووترین کات بگەن ئەو شوێنانێک کە ئەتوان ئەو خەستەخانانێک کە ئەتوانن ئەو خزمەت گوزارانە پێشکەشکە. کەواتە بەڕاستی زانینی نیشانەکانی دڵ گرنگیەکی زۆری هەیە لە ڕووی چارەسەرکردنەوە، حتا لە ڕووی ئیمپاکتیەوە، ینی قورسایی لەسەر سیستمی تەندروستی. ئەگەر بێت و باسی نیشانەکانی نەخۆشەکانی دڵکەین بە شێوەیەکی گشتی بۆ بوورە پێشەوەی باسی نیشانەکان کەینەمەوە بزانم لە چ تەمەنێکەوە ئەبێ ئەم نیشانانە بە هەندووە بگیرێت، ئایا لە تەمەنێکی زۆر یاخود لە زۆر بە ساڵات چوە یاخود تەمەنێکی دیاریکراومانێ؟ خۆی بەڕاستی ئەگەر بێتە سەردەبان هیچ تەمەنێک نییە کە بڵین تووشی نەخۆشی دڵ نابێت، تووشی نەخۆشی دڵ نابێت، چکە باسم کە نەخۆشەکانی دڵ جیاوازن، دڵ پێگاتۆ لە چەند بەشێکی جیاواز، هەر بەشێکی دڵ ئیشی خۆی بە شێوەیەکی فسیۆلۆجی نۆرماڵ نەکە بەبێتە هۆی پەخستنی ئەو بەشەی دڵ و نەخۆشەکە مرۆڤەکە تووشی نەخۆشی دڵ ئەبێت. بە شێوەیەکی گشتی نەخۆشەکانی دڵ لە دوای تەمەنی 40 ساڵێ و نەخۆشەکانی دڵ کە باسەکەم بەشی باسی تەسیکبوونەوە یان گیران لەو دەمارانەی خوێنیان لەو بۆرانەیەکی خوێن کە خوێن ئەگوێزنەوە ماسوولکەکانی دڵ. ئەگەر بێت و باسی نەخۆشەکانی دڵکەی بۆیە بینەران زیاتر بە چاڕۆن بن، باشترە بزانین کە دڵ لە چەند بەشێکی گرنگ پێک هاتووە. یەکێک لەو بەشانەی کە گرنگە لە دڵە ماسوولکەکانی دڵە. ئەم ماسوولکانەی دڵ بەشی هەرە زۆری دڵی پێکێناوە. ئەم ماسوولکانە لە گرژبوون و خابوونەوەی بەردەوامان، ینی خی گەورە بە شوویشی وە جسمی ئینسان و خاستن دڵی دروست کردووە کە ئەم ماسوولکانە هەتا مرۆڤ لە ژیان هەبێت بە شێوەیەکی بەردەوام لە گرژبوون و خابوونەوەدا. هەچ کاتێ دڵ ئەو ئیشەی نەما لە گرژبوون و خابوونەوەکە و کۆتایی بە ژیانی نەخۆشەکەێت. ئەم ماسوولکانەی دڵ بەشێکی زۆر بۆری خوێن ئەگوێزنەوە بۆ ئەو ماسوولکانە. هەر وەختێک تەسیکبوونەوە یان گیران دروست بوو لەو بۆرێ خوێنانەی کە خوێن ئەگوێزنەوە بە ماسوولکەکانی دڵ ئەبێتە هۆی باوترین نەخۆشەکانی دڵ کە بە کوردی پێوترێت سنگەکوژێ کە بە عەرەبی پێوترێ ذەبحە سەدریە، یان ئەبێ بە ناوبەی دڵ کە پێی ئەوترێت جەڵتەڵ قەلبیە. ئەم دوو تێرمە ئەم دوو زاراوە دوشتی جیاوازن، ڕاستە هەردووچیان بۆی تەسیکبوونەوە یان گیران لەو بۆریانەی خوێن کە خوێن ئەگوێزنەوە ماسوولکەکانی دڵ پایابن، بەس هەردووچیان نیشانەکانیان جیاوازە و چارەسەرەکەشیان زۆر جیاوازە. کەواتە ئەمە زۆر گرنگە. هیچیان بەشێکی مزمینە، ینی درێژخایەنە، یەکێکیشیان شێوەیەکی کتوپڕا کە پێی ئەوترێت جەڵدەی دڵ، چارەسەرەکەیان زۆر جیاوازیان هەیە. ئەگەر بێت و تۆ باسی نیشانەکان بکەین، نیشانەکانی نەخۆشی دڵ بەهۆی ئەوەی کە بەهۆی گیرانیان تەسیکبوونەوە لە بۆرەکانی خوێنان دروستە بێت کە خوێن ئەبەن بۆ ماسوولکەکانی دڵ، ئەگۆڕێت بەپێی تەمەن، بەپێی جەندەر، بەپێی ئەوەی ئایا نەخۆشیەکە نەخۆشییەکی بەعزن هەندێک نەخۆشیەکە و نەخۆشی شەکرە ئەگۆڕێت. باوترین جۆرەکانیان کە ئێمە باسی ئەو جۆرانێکین کە درێژخایەنە کە ئەبێتە هۆی نەوبەی سنگە گوشێواتە ذەبحە سەدریە، ئەوەیە نەخۆشەکە یەکێک لەو بۆریانەی خوێن کە خوێن ئەبا بە ماسوولکەکانی دڵ تەسکە بێتەوە. بەس تەسیکبوونەوەکە توانێت بڵێ ڕێژەکەی لە 130 بۆ 40 نیوە تیرەی یان تیرەی دەمارەکەیە. ئەگەر دەمارەکە بە شێوەیەکی این سیرکە کراس سەکشن بەش لە ساسەی دەمارەکە ناگیرێت. ئەمە نەخۆشەکە تووشی زۆربەی کاتەکان تووشی ئازارە بێت، ئازاری سنگی ئەبێت لە کاتی جۆڵایە ببن. ئەگەر هاتو حاڵەتەکە بە کتوپڕ نەبوو، ئەگەر ئێمە پێڵێن ئەگەر مستەقر بوو، بەڵێ ئەگەر نەخۆشەکە درێژخایەن بوو هاتەنەوانە بە شێوەیەکی گشتی لە کاتی ڕۆشنە ئازاریانە بێت، ئازاری سنگیانە بێت.
نەخۆشەکەیت زۆر بە عشق پێت ئەڵێ بەڕۆنی ئەڵێ دکتۆر من لە کاتێکا کە هیلاک ئەبم کە بە قادرمەیەکە سەرە کۆمیان بە شوێنەکە سەرە کۆم کە تۆزە بەرزاییان هەوراسە و سنگم ئاوای دەشێ ئازارێکی زۆرێتە سنگەوە وایەکی سنم بکوشێت ئەو ئازارە هەندێک جار ئەچێ بۆ قۆڵی چەپیت هەندێک جارە چێ بۆ ملی جاربارە چێ بۆ کۆڵنجی بەشی پشتوی ئەمە خۆی لە خۆیان زۆر ڕوونە کە نەخۆشەکە یەکێک لەو بۆریانەی خوێنی کە دەمخێن ئەبەن بۆ ماسوولەکانی دڵ تەسبوونەوەی تێ هەندێک جار نەخۆشەکەیت بەس بۆی هەناسێت نەبێت کە پێی ئەوچێ ئەنجانە ئەکوڤلنت ئەمەش بە هەمان شووی ئازارەکەیە بەس هەندێک کەس ئازاری نابێت خاستەنەوەی کە لە ئافرەتە بەشیچیان ئازارێکی زۆر ڕوونیان نابێت بینەمە ئەوانیان بۆی کە هەناسیان تونەبێت بە هەمان شێوە لە کاتی هیلاکیە لە کاتی کردنی ئیجهادێکیان کە هیلاک ئەبن هەستەکەن هەناسیان تونەبێت کە ئیسراحەتەکەن چاکەبن ئەمە باوچینیانە بەس نەخۆشیش هەیە بەس زیەددانیێشێت پووکی بەشی ژێرۆی چەناگەیەشێت بەشی ژێرۆی چەناکە لە کاتی ڕۆشنە بەس ئەمانەیەشێت ینی نیشانەکان زۆر جیاوازن ینی ڕێنجێکی گەورە هەیە ینی تەیفێکی گەورەی لەم سەر بۆ ئەو سەر باشە گرنگترینیان ئازارە بەس ئەمەش ئەوە ناگەێنە کە حبوورە ئەمەش ئەوە ناگەێنە کە هەموو ئازارێکی سم پەیوەندی مەنەخۆشی دڵێەوە هەیە کەواتە نیشانە زۆر وردەکان و زۆر دیاریکراوەکانی ئازاری سن پەیوەستە دڵەوە چین چۆن جای بکەینەوە گرنگترینیان وەکو باسمان کرد ئەگەر بێت و نەخۆشەکە درێژخایەن بێت لە کاتی هیلاشیە یان لە کاتی جوهدەکە ئازارێ بێ ئەوانەی کە چەندەمارێکیان تەسک بوونەتەوە ئەو بۆرێکی خوێنیان تەسک بۆتەوە چەندانێکیان زۆر هەندێکیانیان دوای ناخواردن کێشەکە زۆر جارەمە کێشە دروستەکە بۆ پزیشکەکان یعنی دوای ناخواردن دکتۆر کە من نانەخۆم کە ژەمێکی باشە خۆم خاستەوە ژەمی نیۆڕوان چکە ئاتە نیمسان لای ئەمە نیۆڕوان زیاتر ئەخۆین ئازاری ئەبێت چکە خوێن بە تەواوی وەختە ناچێت بۆ دەمارەکانی دڵ ئازارەکە لە بەشی لەسنابێت زۆربەی لەسنابێت لەگەڵەوە شانەخۆشێ لە بینی بەشی سەر و ئیسکیاتی وەکو باسمان کرد زۆری حاڵەتەکان شەر نییە هەموو حاڵەتێ لە ساسەوە پێک بێت بەس بەشی هەرە زۆری ناوەڕاستی سن ئەگرێتەوە مل ئەگرێتەوە ئەمانە لە حاڵەتە درێژخایانەکانە بەس ئەو حاڵەتانەی کە مستەقرنین کە پێیان ئەکیوت کرۆنی سندرۆم ئەوانن کە بەعری پێوترێت جەڵتە قەلبی ئەمانە نەخۆشەکە شەر نییە لە کاتی هیلاکیە شەر نییە لە کاتی هیلاکیە دروست بێت لە کاتی ئیسراحەتەیە بعضیشان لە کاتی سترەسایە کە قەلق ئەبن کە خەفەتێک ئەخۆنیان هاتن بەیانیان مادەیەکێک کەتی کۆڵەمای زۆر ئەبێتەوە لەبرۆ هەندێک کەس بەیانیان تووشی جەڵدەی دڵەبێت کابران نستویان هەستاوە خۆی حازرەکە بچێ بۆ دەوام ئەمانە ئازارەکەیان زۆر کوشنتەترە یعنی ئەتوانە بڵێم خۆشبەختانە ئەوانەی کە جەڵدەی دڵیان ئەیە کە نەوبەی دڵیان تووشە بێ ئازارەکە ئەوەنە بەهێزە کەوا ئەکە زۆربەی زۆری نەخۆشەکان نەخۆشخانە ئەمە خاڵە زۆر گرنگە وەکو باسم کرد لای ئێمە تا ئێستا خولەک یەکسانە بە ماسوولکە هەتا خولەکێک تەخیر بین دوا بکەین لە چارەسەرکردنی کردنەوەی ئەو بۆرە خوێنیانە تەسیراتی نەگەتفی ئەبێ لەسەر ماسوولکەکانی دڵ لەبەر ئەوە ئەبێ ئەوانی کە تووشی جەڵدەی دڵ ئەبن بۆ ئەڵم جەڵدەی دڵ ئەوە بەکار چکە زۆربەی زۆری خەڵک واتی ئەگات زۆرتەوە وا ئێمە وا لەگەڵ نەخۆشەکانە ئاخاوت نەکەین ئەوانەی کە تووشی جەڵدەی دڵ ئەبن کە ئازارەکانەوە بەهێز بوون حتا دقەیەک زوودر بگەن ئەو خەستەخانانەی کە سێرڤسی یان خزمەتگوزاری شەبەکە و باڵۆنی کت و پڕیان هەیە سوودەکەی زیاتر بۆ ئەبێ ئەوانە بمبورە ئەبێ لە ماوەی 3 سعاتی یەکەم 180 دقەی یەکەم باشترین کاتە هەچەنە تا 6 سعات بۆ 12 سعاتیش لە بیدایەتی ئازارەکەەوە ئەکرێت بەس دوای 12 سعات هەندێک حاڵەتی کەم نەبێ ئەگنا سوودی نامێنێت چکە ئەو وەختە زەرری یاوە لە یعنی زەرری یاوە لە ماسوولەکانی دڵ باشە دکتۆر ئەوانەی کە قەستەرە و باڵۆنیان بۆ کرێ لە چەند کاژمێری یەکەمی دوای توژبوون بە جەڵدەی دڵ تا چەندێک ئەو دڵە بەرەوبارێکی ئاسایی ئەڕاتەوە ئایا ئەبێتەوە بەو دڵی کە پێشتر پێش جەڵدەکە هەبووە یاخود نەخێر بەشێکی هەر لە ماسوولکەکانی لە دەستچووە و لە کارایی دەرچوو خۆی ئەوانەی کە تووشی جەڵدەی دڵ ئەبن کاڵێن جەڵدەی دڵ واتە ئەو بۆریانەی خوێن لە ساسەیشە لە بۆرەکان لە ساژیرێ ئەمە بە دڵنیاییەوە لە پێشا تەسکبوونەوەیەک هەبووە تەسکبوونەوەیەک هەبووە لە دیارە لە 150 بەرەوژوور حاڵەتێکگوێ حاڵەتێکی سترێسە حاڵەتێکە ئەو لە 150 بێت بە لە ساسە ئەگیرێت لە ساسە قەپات ئەبێت پێش ئەوە نەخۆشەکە هەندی ئەڕازی هەبووە بەجار و بار نەخۆشەکە خۆی ئیهمال کردو یان دەستنیشان نەکراوە نەخۆشەکەی ئەگەر بێت و نەخۆشەکە
دوو خاڵەیە لەم پرسیارەی جەناب تا زۆر گرنگە ئەگەر بێت و نەخۆشەکان پێش ئەوە ماسوولەکانی دڵی نۆرماڵ بێت دوای ئەوەی کە تووشی ئەو نۆبەی دڵا بێت یان تووشی ئەو جەڵدەی دڵا بێت ئەگەر بێت و لە ماوەی 180 دقەی یەکەمە 180 خولەکی یەکەمە قەستەرە و شەبەکە و باڵۆنی بۆ بکرێت بەشی هەرە زۆری ئەو نەخۆشانە هیچ کاریگەریەکی لاوەشیان نابێت لەسەر ماسوولەکانی دڵێ چکە تۆ فرای کەوتی ئەو ماسوولەکانی دڵ کاتی پێچێ ئەوەی کە زانی زەری خۆ 6 ساعت بە 12 ساعتی پێچێت تا تووشی نیکرۆسیس هەبن نیکرۆسیس یعنی دەمارەکە عەزەڵاتەکە ئەمرێ وەکوە تۆ چۆن من دایم ئەمە نمونەیەنەوە بۆ نەخۆشەکان نمونەیەکی سادەیە بەستە سەوڵەکەم ئاسانتر بێ بۆ تێگەشتن چۆن باخێکت هەیە باخێکت هەیە مەجموعەیە سۆندە ئاوی بۆ بە ئەگەر بێت و باخەکە وشک بوو چەند گاڵۆن ئای بۆ بەریان چەند ئای بۆ بگەڕێنیتەوە ماسوولەکە باخەکە نایەتەوە شوێن چکە وشک بوو بەس هەندێک جار هەیە باخەوە خەریکە وشکە بێ وشک نابێت کە ئاوەکەی فرای ئەکەی خی گەورەش ماسوولەکانی دڵی بە هەمان میکانیزم دروست کردن کە ماسوولەکانی دڵ مردن بە هیچ شوێک ناگەڕنەوە باری تایبەتی خۆ لەبەرەوە کات زۆر گرنگە لەبەرەوە بۆیە بەڵام ڕێنمایی تەندروستی زۆر گرنگە و لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتەکانی جانە چەسپێن کلینیک هەیە ئەوانەی کە ئازاری کلینیکی تایبەتی هەیە نەخۆشخانەی تایبەتی ئەوەی کە ئازاری سن هەیە یەکسەرە چی بۆ کە ئەچی بۆیە پزیشک و پسپۆر و ئەو پزیشکانی کە لەوەی ئیشەکەن دەستەکەن بە پشکنینەکانی خۆیان و ئەوانەی کە جەڵدەی دڵیانە بەشی هەرە زۆریان بە هێڵکاری دڵ نەخۆشەکەیان دەرەکێت بەس ئەمەش ئەو ناگەێنێت کە هەرچێکی هەڵکارەکەی دڵی نەکەتر بێ هیچی تانەبێ جەڵدەی دڵی نەبێت هەندێک کەس لە هەندێک حاڵەتە جەڵدەی دڵ لە دەمارە پێوەم سەرکانفلێکس کە ئەچێتە بەشی پشتەوەی دڵ ئەمە لە 150 حاڵەکانی ئەو بۆری خوێن کە ئەگیرێت لە 150 لە هێڵکاری دڵەکە هیچ جەر ناکێت لەبەرەوە ئەو پزیشکی کێکەم جار نەخۆشەکە ئەبینێ زۆر گرنگە کە شارەزایی شێبێ و بەڕێی من هیچ ئازارێکی سم بە ئەهمالی وەرنەگیرێت ئەگەر کەمیش بخە ئەگەر کەمیش بێ و هەندێک جار ئێمە تووشی چەند حاڵەتێک ئەبین نەخوازراوە کە نەخۆشەجێت کە تەمەنی زۆر نییە یعنی ئێمە جاران کە تەلەبەی کولی تب بوونیان لە بیدایەتی ژیانی پزیشکیمانەوەمانەزانی کێکێک هاو نەخۆ گەنج ببیتە ئازاری سمانەما هیچ نیە بڕۆ حەبێکی پاراستۆڵەوەشی بەس ئێستا شتەکان گۆڕاون بەڕاست من نەخۆشمێ شەبەکە باڵۆنم بۆ کرۆ 16 ساڵە نەخۆشمێ 7 ساڵ نەخۆشە بۆ 14 ساڵەکە بەمان کردو ینی هیچ تەمەنێک ئیمیون نییە هیچ تەمەنێک دوور نییە کە لەوەی تووشی نەخۆشەکانی دڵێ لەبەرەوە ڕێنمایی من بۆ پزیشکە بە ڕێزەکان خاصن ئەو پزیشکانی کە تازە هاتوونیتە بواری خزمەتکردنی نەخۆشە و لەو بەشانە داوام ئەەکەن ئەبێ بە شێوەیەکی بەرچاو هەچ نەخۆشی سنگێ و وەرگیرە و هەچ نەخۆشی ئازاری سنێ بوو بەو شێوەیەکی جددی وەرگیرە و ئیشی تەواتی لەسەر بکرێت دکتۆر دوو پرسیارەکە من ئەوەی بەڕێزت فەرمووت بەشێکی لە پشتەوەی دڵڕۆیە تو لە هێڵکاری دڵا دەرناکەوێت ئایا لە ئیکویا دەرەکەوێ یان نا ئەمە یەک دووهەمینیش ژیان لە دوای قەستەرە و شەبەکە و باڵۆن ئەچێتەوە ژیانێکی ئاسایی و پێویست بە دەرمانی هەمیشەیەکە یا ڕەنگە دەرمانەکە بۆ ماوەیەکی دیاریکراو بێ ئەوە کەندێ نەخۆشوە تێگەێنراون خۆی بەڕاستی بەنسبەت ئیکۆ بۆ ئەو نەخۆشانی کە لەوە پێش هیچ کێشەی شویان نەبوو ئێکۆکەیان نۆرمەڵ بووە لە حاڵەتی کردوپڕا هیچ شتێکوا دەرناکێت لەو کاتە کاتی پێ ئەچێ حتا ماسوولەکانی دڵ زعیف ئەبێت و لە ئێکۆکات ئەوەی بەشی پشتەوە چۆن دەستنیشانەکە خبرەی دکتۆرەکە زۆر تەنها خۆمە چەندها نەخۆشمان لە نەک ئێمە لە هەموو عالەمە چەندها نەخۆش لە دەست شۆ کە هاتووە بۆ لای پزیشکەکە ئازاری سمی هەبوو و نەزانراوە چکە ئیسیجەکەی یاواتە هێڵکاری دڵەکەی نۆرمەڵ بوو چیتر هەیە بۆی بزانێت ئەبێ بزانی ئازارەکە زۆر گرنگە ئازارەکە ینی ئازاری سن زۆر گرنگە ئازاری سنوەکو باسم کرد ئەبێ دایم بە هەند وەربگیرێ یعنی زۆر جار نەخۆشەکەی بۆ باسەکە دکتۆر سنم خەریکە ئەتەقێ دانیشتم نان مەخوارد سترێسێک بۆ خڵم سنم خەریکە ئەتەقێ هەستەکەم بلۆکێک لەسەر سنمە ئەمەم گرتووە قۆڵمی لەگەڵا ئێشێت ئازارەکە چە بۆ قۆڵنجم هەستەکەی نەخۆشەکە عرق ئەکاتەوە کە سێریەکەی نۆرمەڵ نییە شتێکی ئاسایی نیە وەکو من و تۆ دانیشتوە بەست بڵێ ئاساسنم هەیە ئازارم هەیە لەبەرەوە فەرقەکات ئەبێ ئەو نەخۆشانە دانیشتی فەحسێکی پێڵێن فەحسێکی ئینزیمی دڵە ئینزامێکی دڵە پێڵێن سیرم ترۆپۆنین ئەم ترۆپۆنینە لە پاش 6 ساعت بۆ 6 ساعت لە دروستبوونی کێشە لە بۆرەکانی خوێنە بەرز ئەبێتەوە وەردەوەرن ئەمەش کاتی پێ ئەچێت بەس دەو کاتانە باشترین ڕێنمایی بۆ پزیشکانەوە کە نەخۆشەکە دابنێن لە شوێنێکی خست نەخۆشخانەیەکی کە دڵ و هەموو دەدەقە جارە چارێکی جارە هێڵکاری دڵی بۆ بکەن
ڕەنگە گۆڕانکاری دەرکەوێت ترانە گۆڕانکاری دەرکێت اون چەنەها نەخۆشەوە 24 ساعتش تومانەوە ئێمە بەس بۆ متابعات چکە متابعکردنی ئەو نەخۆشانە زۆر گرنگە چکە لە هەچ کاتێکا لەوانەیە تەقلیدەکەی دەرکێت و چەنەها نەخۆش هەبووە کە هێڵکارەکەی نۆرمەڵ بووە و فەحسی ئەنزیمەکەی دڵیش نۆرمەڵ بووە بەس هەستمان کردووە کە کێشەیەکی و یەکسەر بردوومانە قەسەڕەشە و باڵۆمان بۆ ئەوە بەنسبە پرسیارێکم تو بەنسبە پرسیاری دوم تۆ کە زۆر گرنگە کە خەڵک دایان باسیەکە ژیان دوای قەستەڕە و شەبەک و باڵۆن ئەبێ ژیانێکی نۆرمەڵ بێت بە پێچەوانەوە نەخۆشەکە پێشووی تۆ بۆرەکانی خوێنی بۆ بکەیتەوە کێشەی هەبووە نەیتوانێت بە شێوەیەکی نۆرمەڵ و ئاسایی بژی چکە لەو وەختا کە بە هەورازێکە کە جهدێکی کردووە کە خۆی هیلا کردووە ئازارستنی هەبوو یان بەلانی کەمەوە تەنە نەفەس بوو و ناڕەحەت بوو بە زوایەوەی کە تۆ شەبەک و باڵۆنی بۆکەی ئەو بۆری خوێنە ئەەکەیتەوە نەخۆشەکە مەفروضە هیچ ئازارێکی نەمێنێت باز هەندێک شتێ زۆر گرنگە کە خەڵک بیزانین نەخۆشی دڵ ڕاستە چارەسەری هەیە بەس بنەبەر ناکرێت ئەو نەخۆشی کە بەهۆی تەسکبوونەوەیان گیران لە بۆرەکانی خوێناڕێت کە پێوە ئەثیرۆسکرۆسس واتە نشتنی چۆری و دبریز لەسەر بۆرەکانی خوێن ئیتر شەرنی ئەو دەمارانەی خوێن بەس دەماری دڵ بێت وەکو ئاشکرایە دروستبوونی ئەو کێشانە لە تەمەنی 20 ساڵی بەڕۆژوورە دروستە بێت لە بۆری خوێنی ئەیۆرتا ئەم بۆرە گەورەی کە لە ناو سکو ئەچێ بۆ دڵ ئەثیرۆسکرۆسس واتە تەسکبوونەوەی بۆرەکانی خوێن نەخۆشیەکە بە ئینگلیزی پێوترە پرۆگرێسیڤ بەردەوامە ناوەست تۆ چۆن من دەیان بە نەخۆشەکانم چۆن شتێک لە بەرزایەک و تلەکەیتەوە بەردەوامی هەیە ئەڕوات باز خۆشبەختانە هەندێک ڕێکارێکەوە ئەکات جاروبار ئەو نەخۆشیە بوەستێنێ جاروباریش پرۆگرێشنەکەی واتە ڕۆشنەکەی زۆر کەم ئەکاتەوە یەکێک لەوانە حەبی چوریە کە بە حەبی چوری ناسرا کە گروپی ستاتینە ئەم ستاتینانە لە هەفتاکانەوە لە بداتی هەشتاکانەوە ئیسپات بووە کە ئەگەر نەشتوانێ ڕۆشتنی یان بەرەو پێشچوونی تەسکبوونەوەی بۆرەکانی خوێن لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ بوەستێنێ خاوی ئەکاتەوە لە جاتیەوەی لە ماوەی 2 ساڵە تووشی هەندێک کێشەبی لە ماوەی 15 ساڵە بە 20 ساڵات تووشێت هەرچەندە ئێستا توێژنە تازەکان دەریان خستۆ کە تا حەدێکی تا ڕادەیەکی زۆر باش ئەو دەرمانانە ئەبێتە هۆی وەستانی بەرەو پێشچوونی تەسکبوونەوەی دەمارەکان نەک هەر لە دڵا لە شوێنەکانی کە بۆ زانێت جەنابی شێت کە تەسکبوونەوە پیا بوو لە بۆرەکانی خوێنی دڵا لە شوێنەکانی کەشا هەیە لەوانەیە لە مێشکا دروست بێ لەوانەیە لە گورچیلەکانە دروست بێ لەوانەیە لە قاچە خاستن کەوانی کە نەخۆشی شەکرانەیە یەکێکە لەو دەرمانانی کە ئەبێ بخورێت دەرمانی ئسپرین دوای ئەوەی کە شەبەک و باڵۆنەکەی نەخۆشەکە بێ هەتا نەخۆشی حەبی ئسپرین بەکاربێنێ ئللا لەو حاڵاتانەی کە نەخۆشەکە کێشەی گەدەی هەیە کە تووشی برینی گەدا بێ ئەوختە اختیاراتی کەمانێک کەواتە دوای شەبەک و باڵۆن نەخۆشەکە توانێت ژیانێکی زۆر ئاسایی بژی کە بڕێی من ئاسایی ترە وەک لە پێش ئەو حاڵەتی کە پێشەوەی ئەمەلیاتی شەبەک و باڵۆنی بکرێت بەمەرجەکە بێ عیلاج بەکاربێنێت و پارێزکە پارێزەکان مهمترین شت ئەوەیە کە ئەبێ ئێمە پێڵێن لایفستایل مۆدیفیکیشن ینی شێوەی ژیانی خۆی بگۆڕێت شێوەی چی بکات گرنگترین شت لە هەموو شتێک گرنگتر دوو شتێ زۆر گرنگە بەڕاستن وەرزشکردن جگەرە تەرەکردن بەداخەوە جگەرە کێشان تەمان نێرگەرەش بێگومان خراپترە کە مەڵم جگەرە هەمووی ئەکرێت حتا ئێستا ئەم ئایکۆسە هەیە ئایکۆس کە پێڵن جگەرە ئەلکترۆنی زۆر کە زیاد دوو خۆ من جگەرم تەرەک ئەمە کێشە و بۆ ئەوەی ئاشکرا بە ئایکۆس ئەو کە پێوەم جگەر ئەلکترۆنی نفسی جگەرە کێشانە بەس ئەوەیە کاربۆنی تیانێ ئەگینانی کۆتین و مادەکانیکە هەموو تایە بەس مادەی کاربۆنی تیانێ ئەگینا زەرەکەی بە هەمان شوێی زەری جگەرە کێشان وەنێرگیلا زەرەکەی زۆر زیاترە لە جگەرە کێشانی ئاسا لەبەرەوەی ئەوانەی کە تووشی نەخۆشەکانی دڵ ئەبن ئەبێ شێوەی ژیانیان بگۆڕن یەکەم جگەرە بە هیچ شوێ نابێت کێشێن کێشەی جگەرە کێشان نەخۆشیەوە دوکتۆرجا خۆ من زۆر باشمە ساجاران 5 پاکەت مەکێشە نازم چۆن فریاکە لە ڕۆژەکە 5 پاکەت کێشێ 5 پاکەت مەکێشە سات 3 جگەرە کێشم 4 کێشم 10 کێشم بەنسبەت ئێمەوە لە زانستی پزیشکی ئێمە کێشانی یەک جگەرە بەسە بۆ ئەوەی کە تووشی ئاکارەکانی توشبوونی نەخۆشەکانی دڵ و بەشەکانی کەی جستەکە کەمە کە باسی جگەرە تەرەکردنەکەین باسی یەک جگەراکەین یەک جگەرە لە ڕۆژەکە باسی پاکەت و 20 جگەرە ناکەین لەبەرەوە بە هەموو شێوێک نەخۆش ئەبێت جگەرە تەرێت زۆر جا پرسیارە دکتۆر خۆ من ناتوانم یەکسەر تەریکەم فڵان کەس پێوتم تووشی نەخۆشی نەفسیە بی تووش شتی وانییە بەڕاستی کەوتت ئەبستنس یعنی ئەبێت بەتاتی جگەرە کێشان تەرەکەی و هشتیشی وانییە کە بڵێ کە تۆ جگەرە تەرەکردن نازانم چێشێت ئەبی تێک ئەچی ناتوانانی ڕاستە دیپندنسی یعنی
ئالوودەبوونی جگەرە کێشان هەچۆن بابەتێکە لە پەیوەندی بە بوارەکەی منەوە نییە مەسکەوە بیزانین ئالوودەبوون بە جگەرە بە مادەی نیکۆتین دوو ئالوودەبوون هەیە ئالوودەبوونێکی فسیۆلۆژی و ئالوودەبوونێکی خوو وەکو خوێکی دەرونی ئالوودەبوونی فسیۆلۆژیەکە 90 ڕۆژ یعنی 90 ڕۆژ ئەگەر ئینسان بێت و خۆی بگرێت جسمی یعنی لەشی داوای بە شوێ باسیکەن دوای نیکۆتینەکە بە مای 90 ڕۆژ دوای 90 ڕۆژەکە تەئسیراتی نیکۆتینی کۆن کە کێشایەتی لەسەر جسمی نامێنێت هەر بۆ ئەوەشە مەجموعەیەشت دروست کراوە بۆ نمونە پاچ هەیە لەزگە هەیە ئەی لە سند یان بنێشتەی خێتە ژێر زمانت کە ئەمانە زۆر دەورێکی شویان نییە بەڕێن بەشە هەرە زۆری گرنگەکەی ئالوودەبوونی خووە وەکو خۆیە کارڕاخۆیەکە چەند ساڵە جگەرای کێشێک سەرتەریکە بەس ئەشتوانم پێ بڵم بەشێکی زۆری خەڵکیش ئەوەی کەم نەبین ڕۆژانە لە کلینیکە تایبەکەی خۆمە خەڵکردن کەم ڕۆژەیە چەند نەخۆشیێنەوە دکتۆر تاڵجگەرم تەرێکیان تەرکێکم کە ئەمە شتێکی ئومێد بەخشە زۆر لەبەرەوە گرنگترین شت بۆ ئەوی کە دوور بین یەکەمە بێ جگەرە تەرەکردن دووەم وەرزشکردن بەداخۆ من هەموو جارە باسم کرد وەرزشکردن هیچ احتیمامێکمان پێ نەیەوە وەرزشکردن بەشێک نییە لە کەلتوری ئێمە کەلتوری خاستن کەلتوری ئێمە وەرزشکردن زۆر گرنگە ئەتوانم بۆیم کەوانەی وەرزشەکەم تا بەشێکی زۆر ئەتوان دوورکەنەوە لە توشبوون لە نەخۆشیەکانی دڵ نەک نەخۆشیەکانی دڵ بەرگە شەکرا زەخت زۆر مەشاکل ئەویش کە وەرزشت کرد وەرزشە بێ وەرزشێک بێت کە بێتە هۆی چالاکبوونی خوێن سەرکرانی ینی سووری خوێن لە جسمی بەڵێ وتر بڵێنەوە پیاسێکی خاوخلی چنگ نەبێت ئابدەم من زۆر نەخۆشەوە دکتۆر خۆ من لە شەشی بانی و خەریکی ئیشم ئەوە ئەەکەم دایم پێیانەوە ڕۆژی تا سەعاتش بە پێ بڕۆی بە سویشی ئەو سوودەی نییە کە ئێم ئەمانەیە بە نسبەت دڵەوە ڕاستە هەموو جوڵێ بەشی خۆی سوودی هەیە بەس ئەو ڕێزانەی کە ئێمە ئەمانەیەش پێیانەوە کاردیۆ ئەکسەرسایز ئەوانن کە ئەبێ وا بکەی لێدانی دڵ بەرز بێتەوە لێدانی دڵگاتە 140 ئەو وەختە سووری خوێن زۆر ئەکتیڤ بێت نەشیتە بێت و ئیسفادەکانی ئەو وەرزشانەشی کە ئیسفادەی هەیە سوودیانەیە مەلە پاسکیل ڕاکردن حتى ئێستا لاینی تازە سەرکەوتنی ڕۆشتنی شاخ ینی ڕۆشن کە بە شاخەوانی خۆشبەختانەی کە من ئێبیسکمە بینم بەشێکی زۆری گەنجانی ئێمە ئێستا خەریکیۆن کاتە لە هەمووی گرنگتر کە ئاسان دەستکەیە مەلە پاسکی ڕاکردن هەمووانە توانین لە ماڵەکەی خۆمانە جیازێکمان هەبێت کە ڕۆژی 20 دقیقە ئەویش ئەوێ بە شێوەیەکی بەردەوام بێت نەک تۆمانی جارە دوومان جارە بیر دەکەوێتەوە شتێکە خوێنیتەوە دوو ڕۆژ سێ ڕۆژێکیت و سلۆپەکەمان داوت ئەبێ بەلانی کەمەوە هەفتەی 5 جار جاران تاکو 2 ساڵەوە پێش ئەوەند ڕۆژی چارێکێ بەسە بەس ئێستا وەرزش ئەوەنە گرنگە زانست دەری خستووە کە ئەبێت هەفتەی 5 جار ئەو وەرزشانە بکرێت بەلانی کەمە ڕۆژی 25 جاخەکەمتر نەبێت زۆر باشە کۆتا پرسیار ئەسپرین سەربەخۆ بەکار بێ لەلایەن خەڵکەوە یاخود نەخێر بە هیچ شێوێک ئەوانەی کە نەخۆشی دڵیان نییە بەس هەندێک کەسێ نەخۆشی دڵ نیە بەس بۆ نمونە شەکرەی هەیە بۆ فترێکی زۆر شەکرەی هەیە هەندێک کێشەی هەیە بۆ نمونە تەسەبوونەوە لە دەمارەکانی قاچە تەسەبوونەوە لە دەمارەکانی سەر ئەوانە بە ئەسپرین بەس بەکار نایێت دەست و چاو خۆش دکتۆر ئارام سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت وێدمان باشی و سەلامەتی هەموو لایەکتانە